خۆشەویستان و ئازان لە بەرنمێکی دیکەی تایبەت سەبارەت بە ڕۆژێکی تایبەت مژاری ئەمجاری بەرنمەکەمانەکە دەکاتە 16 نیسان. 16 نیسانی هەموو ساڵێکدانراوە بە ڕۆژی ژینگە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کار لەسەر ژینگە پارێزیەکەن و هاوڵاتیان هۆشیارەکەنەوە چۆن کە ژینگە بپارێزێمە لە کوردستانە پارتێکمانەیە بە ناوی پارتی سەوزی کوردستان کە لە ڕووە سیاسیە ژینگەیەکەوە کار لەسەر پاراستنی ژینگە ئەکات وە چۆن دەبێتە چاودێر یاخود ڕقابەیە بەسەر حکوومەتەوە لە کارە ساتە ژینگەیەکانە هەمیشە ئەوان دێنە سەر شاشەکان یاخود ئەو کەسانی کە تاوانی ژینگەی ئەنجام دەدەن لێ کۆڵۆنیان لەگەڵاکەن یاخودیان خەنە ژێر چاودێریەوە لەگەڵ ملکۆبازیانی وەکو سەرۆکی پارتی سەوزی کوردستان لەم بابەتە ئەدوین سەرەتا خۆشحاڵم کاک ملکۆ. زۆر سپاس بۆ بەڕێستان. دەستپێک ئەو بپرسم کە 16 نیسان کێ داینا وەکو ڕۆژی ژینگە بۆچی دانرا ئەو ڕۆژە؟ یعنی کە ئێمە بزانین 16 نیسانی هەموو ساڵێک ڕۆژی ژینگەی کوردستانە. بڵێ 16 چوار کە بە ڕۆژی ژینگەی کوردستان هەژمارە کرێ کە ئەو ڕۆژە تایبەتە بە ڕۆژی ژینگە پارێزی لەوە سەرچاوی گرتووە کە لە ساڵی 1970 کە یەکەم چەکی کیمیایی لە دۆڵی بالیستان و شێخۆسیان درا بەداخەوە بۆ هۆی شەیدبوونی 264 هاوڵاتی ئەو دەڤەرە لەگەڵ زیاتر لە 400 هاوڵاتی و خاپورکردنی تەواوی سروشت و ژینگەی ناوچەکە و نەمانی گیانلەبەران لەو ناوچەیە. بۆیە ئەو ڕۆژە پەرلەمانی کوردستان بڕیاریدا کە ببێ بە ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان. لە دەستپێکی پێشکە من ئەوم پرسی کە ئێوە ئەبنە چاودێر بەسەر کۆی سەکتەرەکان لە حکوومەتە چۆن چاودێرێکن یاخود دەمەوێت لە کارەساتێکەوە بێمە ناو قسە و باز لەگەڵ کاک ملکۆبازیانی ئەویش ئەوەیە کە کارەساتێکی ینی ژینگەی ڕوویا ئەویش لە گۆیژە بوو دەکاتە ینی پارساڵ ئێوە لەگەڵ ئەو کۆنگرە ڕۆژنامەیانەوە ئەو دروستکردنی دەنگەوە واقعی کە ینی ئەمە لە لای من کارەسات بوو کە ینی کە متابعەم کرد کە 8,000 دار سووتێنراون لەو ینی کارەساتە ژینگەیە کە بەدەستان قەسکرا ینی کە وترا کە بەدەستان قەسکرا کە ینی تەمەەن 70 ساڵ بوون دارەکان کە سووتێنان کرد هەل لە نێو قسە و باسەکانی بەڕستانە کە من متابعەم کرد لە سا 5 ئۆکسسیجینی سلێمانی و دارستانە دابینیە کرد لەگەڵ ئەمەی کە پارتێکگەیە و لەگەڵ ئەوەی کە دایان ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە ئێوە گەشتنە چی لەو تاوانە ینی ژینگەیە کە دەستان قەزەنجام درا؟ ئێمە پارتی سەوزی کوردستان بەردەوام چاودێرە بەسەر سێکتەرەکانی ژینگەوە بەسەردام و دەستگا پەیوەندیدارەکان لە بواری ژینگەیان لە حکوومەتە. ئێمە بە بەردەوامی چاودێری سەرجەم ئەو کەرتانەمان کردووە و ئیشمان لەو پێناوە کردەوە خەڵکمان وشار کردوێتەوە بەداخەوە ئەوەی کە لە گۆیژە ڕوویدا کارەساتی ژینگەیی بوو جینۆسایدکردنی ژینگە و سروشتی پارێزگای سلێمانی بە تایبەتی بناری گۆیژە بوو کە خۆی لە 27,000 داری 70 ساڵیە ئەبینێتەوە کە بە تەواوەتی خاپور کرا و لە ناوچوو بەڵێ لە 150 دارستانی گۆیژە سووتێنرا و لە ناوچوو بەدەل لەوەی ئێمە دارەکانمان لە دەستدا دواتر ئێمە گیانلەبارێکی زۆر لە ناوچڕی ئەم دارستانە هەبوو هەمووی سوتا و لە ناوچوو. ئێمە هەردوای ڕووداوە ڕاستەوخۆ ئێمە نووسراومان ئاراستەی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی کرد سکاڵامان تۆمار کرد هەتا ئەو لە حەزەیە کە ئێمە بە دوواچوونمان بۆ کردووە دوو هاوڵاتی لەسەری گیراون لە لێکۆڵینەوەیان و دواتر ئێمە بەردەوام ئەبین ڕۆژانە ئێمە متاڵەعەمان هەیە لەسەر ئەو سکاڵایی کە تۆمارمان کردووە ئەمانەوێ هەتا چێ لە پشت ئەو کارەساتەوە بۆ چی بووە ئەبێ بۆ ئێمە ڕوون بێتەوە ئێمەش بۆ خەڵکی هەرێمی کوردستانی ڕابگەیەنین. کاک ملکۆ لە نێو کارەکانتانە من ئەمە وەکو خۆم ینی زۆرم پێ جوانە پارتێکی سیاسی ژینگەیی هەیە لە کوردستانە تاڵ ئەمە لە دنیای دەرەوە لە ینی ئەوروپا ئەمە بێتە ڕکلامێک بۆ بەڕێستان لەوەی کە مەبەستەکەم لەوەی ئوستاز چۆن لە کۆنست لە لا شعوری
هاوڵاتیانی کوردستانە یعنی ئەمە دروست بکرێت کە ژینگە دوجارێمە لە ناو کەشتەکان کە کەشتەکە سەرزەویە کە ژینگەی هەر شوێنێ ینی کە خراپە بێت یا شێوێنێ کاریگەری هەیە لەسەر کۆی دایەنەکە ئێوە چەندێک توانی وتانە تاکی کورد هۆشیارکەنەوە کە بێئاگایە ینی لە فڕەدان ینی زۆر جار ئەمە بینینەوە لەوەی کە ئەچێتە ینی لە نەورۆزە ئەو ژینگە پیسەکە کە بۆ خۆشیە ینی لە ناخۆشییانە کە بەڕستان وتان شانزەی نیسان بۆچی بۆ ڕۆژەدانراوە لەبەر کارەساتێکی ئینسانی ژینگەی و ئێمە کارەسات دروستەکەی لە ناو خۆشیەکانە زیان بە ژینگە ئەگەێنی چۆن توانیتان ئاوە هۆشیارەک بن بە هاوڵاتیان هۆشیار ببنەوە بمانە جاکە چۆمان ئەگەر پارتی سەوزی کوردستان و ئەو ڕێکخراوە ژینگەیانە نەبێت کە چالاکن لە بواری ژینگە خۆتە زانین ژینگە پارێز لەم وڵاتەیە زۆر کەمە ینی ئێمە ئێستا قەزەی ژینگەیمان کردوێتە قەزەیەکی گەورە لە وڵاتەیە ئێمە توانیمانە ژینگە بە خەڵک و هاوڵاتیانی خۆمان بناسیێنی ئێمە پێمان وتووە ژینگە ئەبێ ژینگە پارێز بین ئێمە پێمان وتووە چەندێ مەترسی پیسبوونی ژینگە لەسەر تەندروستی تۆی تاگەیە ینی ئێمە ئەمانە نەبێ خەڵک نازانێت ژینگە چیە ئێمە بە بەردەوامی لە ڕاگەیاندەکانە هاوارەکەین کە با ژینگە بپارێزین ینی ئێستا بەسیترین ڤایرۆزی کۆرۆنا کە گیان بەدەستێەوە ئەناڵێنێ هاتووە تۆ ناتوانیشکە ینی ڤایرۆزی کۆرۆنا و پیسبوونی ژینگە یەک بابەتە یەکشە لێ یەک گیان ناکرێتەوە کە ئێمە لە ژینگە سێ ڕەگەزی سەرەکیمانەیە ئاوە هەوایە خاکە یەک لەو ڕەگەزانە پیس بێ ڕاستەوخۆ تەئسیری لەسەر تەندروستی مرۆڤەیە واتە مرۆڤ ڕوبەڕووی مەرگە کاتەوە ئێمە بە بەردەوامی هەوڵمانداوە بەڵام ئەوەی جێی داخە حکومەتی هەرێمی کوردستان حکومەت خۆی ژینگەی بچوو کردوێتەوە حکومەت خۆی ئیتیمان بە ژینگە نادا یعنی ممکن نییە ینی تۆ لە دنیای ئەوروپا لە دنیای ناوچەکەیە یەکەم وەزارەت کە ئیتیمامی پێدرێ یەکەم وەزارەت کە سەپشکە کرێ بۆ ئەوەی کە وڵات بە جوانی و بە پاکی ڕاگرێژ وەزارەتی ژینگەیە پرسێکی گیانیشە بەڵێ پرسێکی ژیانی بەڵام بەداخەوە ئێمە لە کابینانی پێش ئەم کابینەیە لە کابینە هێشت و کابینەی نوێ وەزارەتی ژینگە لادرا واتە ژینگە بچوو کرایە ئەسا دەستەیەکی ژینگەیە ئەم دەستەی ژینگەیەش هیچ سەلاحەتێکی نییە هیچ توانایەکی نییە ناتوانێت هیچ قەرارێکی بەدەست نییە لەبەرەوەی سەرۆکی دەستە یان ئەم دەستە ژینگەیە دەسەڵاتەکەی بۆ مەحدود کراوە یانی ناچێتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران یانی مشارەکەی پێ ناکرێت پرسی پێ ناکرێت کاک ملکۆ من تەبەن متابعی بەڕێستانم کرد لە ڕێگەی تۆڕەکانەوە بە یاخود یوتیوبەوە بێ ئێوە هەمیشە داتای وەهمی ئێن ینی بۆ نمونە لەسەر کە بەڕێستان ملکۆ بازیانی لەسەر بازیان ینی زۆر قسە ئەکەن ئەو هەموو معمەل و فێرمایە کە لەوێ چۆن داتایە بن بە هاوڵاتیان و هاوڵاتیان بترسێنرێن ینی هۆشیار بکرێن لەگەڵ هۆشیارکردنەوەکەشا بترسێنرێن لەوەی کە نەخۆشخانەی هیوا چەندێک ڕێژی ژێرپەنجی لێ زیاد بووە بە هۆکاری بوونی ئەو هەموو معمەلەی کە لە بازیانن کە دەکاتە لە 32 شتێکی وایە کاکە 32 پیشەسازی عێراق لە پارێزگای سلێمانیە ئێمە ناوچەکەمان دابش بۆ بەسەر دوو منطقەیە پارێزگای سلێمانی ناوچەی پیشەسازی تانجەرۆمانەیە ناوچەی پیشەسازی بازیانمایە پیشەسازی قورس لەسەر ئاسی گیان کە پێوتێ پیشەسازی ئەوانەیە کە کاری وەبەرێنانەکەن چیمەنتۆیە شیشە نەوتە ئێمە دەیان شەریکاتی تریژ لە ناوچەکە کاری وەبەرێنانەکەن ئێمە ئیشمان نییە خەڵک بترسێنین ئێمە ئیشی ترسانی خەڵکمان نییە ئێمە خەڵک و شیارەکەینەوە لە پیسبوونی ژینگە ئێمە پێیان ئەڵێن ئەمە پیشەسازیە تۆ ئەگەر کارگەیەک ناوچەکە لە هەج ناوچەیەکا بێ ژینگەی پیس کرد تۆ حەقە وەکو هاوڵاتی مافێکی خۆتە یعنی داوای پاگراگرتنی ژینگە بکەیت ئێمە بە بەردەوامی ئێمە 4 کۆنفرانسمان لەسەر ژینگەی بازیان کردووە من حەز ناکەم یعنی ئیتر ئەو نەقسە لەسەر بازیان کەم چونکە پارتەکەی من پارتێکی گشتگیریە لەسەر ئاسی هەرێمی کوردستانە یعنی بەڵام ئێمە بۆ بازیان 4 کۆنفرانسی ژینگەییمان کردووە کۆنفرانسی زانستی ژینگەیی ئێمە بۆمان دەرکەوتووە لە هەندێ شوێن لە بازیانە ژینگەکە پیس بووە یعنی زۆر جار ئێمە داوامان کردووە ئێمە هەواڵی وەهمیشمان نەداوە بە هیچ وڵات بەستم لە ترسانەکە ئەوە بوو زانستیانە کاگملکۆ چۆن قسە لەسەرەوە بکە بۆ نمونە و پاشۆڕیانە کە فڕە ئەدرێن کە چیمەنتۆی لێ دروست دەکرێت هاوڵاتی هۆشار بکرێتەوە کە ئەمە مەترسیە لەسەر ژیانی ئێمە پێماوتونە لە منتیقەی بازیان لای پاڵاوگەینەوە لە کۆنفرانسی چوارەمە کە ئاوی ژێزەوی بازیان پیس بووە
یعنی ئەوە دکتۆرە بەڕێزەی کە کۆنفرانسەکەی بردووە بەڕێوە کە خۆی سمپڵی ئاوی وەرگتووە ئەم ئاوەی نردوۆتە ئوسترالیا لە ئوسترالیا دەرنەچوە لە فەحز نردوراوەتە ئەمریکا لێەوە هاتۆتەوە ئەڵێ ئاوی ژێزەوی بازیان لای پاڵاوگەی نەوتی بازیان پیس بووە یعنی ئێمە ئەمەمان ڕاگەیاندووە ئێمە ئەمەمان بە خەڵک ڕاگەیاندووە ینی ئێمە بە بەردەوامی هاونیشتیمانیانی خۆمان وشارە بکەینەوە لەسەر پاگراگرتن و جوانکردنی ژینگە ئێمە هەر بەدەل لە کارگە و کۆمپانیەکان یعنی مەسەن ئێستا خۆ لە نەورۆزا هێرش کرایە سەر سروشت خۆمە کارگە نەیکردووە یعنی مەسەن هاوڵاتیەک هاتووە بۆ سیاحە هاتووە دانیشتووە لەگەڵ خانەوادەکەیەوە سەدان هاوڵاتی تر لەو ناوچەیادانشە بۆ ئەوی کاتێکی خۆش بەسەر برن لەو سروشە جوان و ژینگەی کە هەیە بەڵام هێرشەکەنە سەر گیان لەبەرێک و بەچەکەوە ئەیکوژێت یعنی بەڕاستی ئەمە تاوانێکی زۆر گەورە بوو کە ئەنجامی لە ڕۆی ڕۆشنبیری کولتوری ئەو پێڵێنە و میلەتاوە چۆن ئەناسیێنرێت بڵێ ئەوە بابەتێ بەداخەوە ینی بەداخەوە ینی ئێمە خەڵکی ئێمە ینی هەستەکەین لە ڕق و چینەی دەسەڵات و حکومت یە بە سروشت و ژینگەی ڕژێ یعنی مەسەن هاوڵاتیە موچەخۆرە حکومت موچەکەی ناداتێ ژینگەکە پیسەکە هاوڵاتیەک کاری نییە هێ ژینگەکە پیسەکە کاکە ئەمە دوو بابەتی جیاوازە چۆن ئێوە وەکو حیزب وەکو کارێکی سیاسی ژینگەی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی میدیا تێگەێنن لە کاتە هەستیارەکانە کە چۆن هاوڵاتی تێبگەنە هاوڵاتی هۆشار بکرێتەوە کە ژینگە بپارێزرێت نەک لە کاتەکانی ترا بۆ نمونە ئەمڕۆ کە 16 نیسانە ئەنێ تەنها ئەمڕۆ نەبێ هەموو ڕۆژی ژینگە بێت سەر ڕەنگە کاکملکۆ بامە زۆر سەراحت بم لەگەڵ بەڕێستانە ئەنی ڕەنگە هاوڵاتی کورد ئەوەنە هۆشیار نەبێ بە ژینگە بڵێ بۆ چی ئەنە و قسە و باسەکەی ئەوە نەیێنێ بە مەرجێ ینی پەیوەندی هەیە بە ژیانی ئەو ئینسانەوە کە چۆن نەچێتە نەخۆشخانی هیوە تووشی شێرپەنجە نەبێت چۆمەجان ئێمە بە بەردەوامی ئێمە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە وەکو کوداری خۆمانەیە لێ سوواینەوە نە قسەمان کرد بەڵام پەیامەکە وەکو پێویست ناگە ئێمە لە میدیاکارەکان لە ڕاگەیان کارەکانەوە ینی ئەوە ڕەن بێ زۆر جارە بێ من سوپاسیشیان کەم و ڕەغنەشمان لیانە بێ ئێمە لە وڵاتی ئێمە 20 تەلەڤیزۆنی فەزایی هەیە یعنی کەناڵی فەزایی هەیە هەتا ئەو لە حەزێ 3 ساڵە دەرامایەک لێ ئەدا کۆریە هەتا ئێستا هیچ کەناڵێکی فەزایی کوردی بەرنمەیەکی ژینگە پارێزی نییە کە بێت ئەوە بێ ینی بە کەناڵەکەی بەڕێزیشتەوە کەناڵەکەی بەڕێزیشت نیەتی ینی بۆیە ئەمە گلەی و گازندەیە ئێمە پەیام چۆن بگەێنین ئێمە بۆ هاوڵاتی ینی هەموو شتێ بخەینە سەر ئەستۆی هاوڵاتی باشە هەندێک ئێستا جاران لاانەیە هاوڵاتی ئێمە لە 10 ئۆتۆمبیلە 8 ئۆتۆمبیلی لە جامەکە و مەتاری ئاو کلێنیسی فرێدایەتە سەر شەقامەکە زەرری دایە بۆ پشتی خۆ ڕەبێ ئەم دیادەیە نەماوێت بوو بێتە عیبا بەڵام ئەوەی جێی داخە حکومەت سەبەبە لە مەسەلانە حکومەت ئێستا ئێمە سندوقێکی ژینگەییمان هەیە کە ئەو غەرامە و سەرپێچیە ژینگەیانە کە هەیە یەک هاوڵاتیەک چۆن حکومەت سەبەبە لەوەی کە بە 3 چوارێکەوە بە کلاشنکۆف ئەکەونە شوێن بەرازێک حکومەت سەبەبە چۆن حکومەت چۆن چەکی پێ چۆن چەکی پێ ئەم وڵاتی ئێمە ماڵ هەیە دۆشکێکیە ماڵ هەیە 10 تاپڕیە ماڵ هەیە ئەمە حکومەت سەبەبە باشە کاکملکۆ من یەک ینی هەموو شتێک دوجار لە ئەنجاماتەوە ببینیتەوە ئێوە وەکو پارتێکی سیاسی ئەتوان داتایەکم بنێ لەوەی کە ئەوانەی کە دەستێژیەکەنە سەر سروشت ئەوانەی کە یانداری کێوی ئەکوژن لە کام سوچی زیندانەکانان و لە ڕووی ئەمە وەکو سزایەکی یاسایی و لە ڕووی مادیشەوە ئەو سزایی کە لەوان ئەسەندرێ ئەچێتە کام سندوقەوە کام دەخینەوە شۆ بۆ باسکە بێن بەدیان هاوڵاتیمان کردوتە ژوورەوە ئەوە جێگەی دەستخۆشیراوە ئەوە جێگەی دەستخۆش ئەوانەمان کردووە غەرامە کرا ئەو هاوڵاتی کە بەرازەکەی کوشت 500,000 بێ غەرامە کرێ ئەبێت چەکەکەی مسادەرە کرێ ینی بە 3 دۆسی بۆ کراوەتەوە خۆمەگاڵتنی ئێمە خاوڵاتی هەیە بۆ داری بڕیوەتەوە غەرامە کراوە بەڵام بەداخەوە ینی ئێمە ئەو شتان ناکەین ئەم غەرامەیە بەڕێوەبەرایەتی هاتوو چۆکانیشەوە کە شۆفێرێک ئەڕوا ساڵانەکەی تازاکاتەوە 100,000 دینار ژینگەی لێسێ ئەمە سنووقێکی ژینگەیمانێ ئەم سنووقە 250 دیناری لەم تەبعیتیانە کە ئێمە مەزەنە ئەکرێن بە غەرامە و سەرپێچی ئەو هاوڵاتیانە و کارگە و کۆمپانیاکان و
هەموو شتەکانی کەەوەی سەرپێچی ژینگەیان کردووە لاانێ نزیکەی 10 میلیارد لەم پارەیە زیاتر بێ بۆ نمونە ملکۆیانی ئێوە لە بازیان توانیوتانە ئەوە بکەن کە هاوڵاتیانی بازیان دانیشتوانی ئەو ناوچەیە کە زەرمەندە بن لە ڕووی تەندروستیەوە ینی بۆ نمونە هەر کەسێک کە تووشی ڕەبەوە بێ ئەو کۆمپانیا و معاملانە بێ ناچار بکرێن نمونەیەکم بیت ئەگەر سنووقی هاوکاریە ئەو هاوڵاتی کە لە بازیانە تووشی نەخۆشی درێژخایان بووە یان تووشی جۆرە لە نەخۆشەکانی ترووە ئێمە سنووقێکی هاوکاریە لە دیوانی نەحی بازیان لە مالەی بازیان لەوێ هاوکاری ئەوە ئەکرێن هاوکاری ئەو نەخۆشانە ئەکرێن زۆر جار هەبوو دەگیرۆی کراوە یانی مەسەن بە زەخت و ئەوانەی ئێمە و خەڵکی تر لە منتیقەکەیە مەسەنە توانراوە پرۆژە کرێت پرۆژەی وەکو خەستەخانە وەکو ساحە بۆ گەنجان وەکو دەیان پرۆژەی تر ینی زۆر جار شت هەیە کراوە بەڵێ بینیم لە بەدیلی بەڵام ئەمە خواستی خەڵکی ناوچەکە نییە جگەلەوە بینیمەوە لە بەدیلەوەی کە گۆژە سووتێنرایەوە چەند هزار نەمامتان ئێمە 20,000 دارمان لێداوە ئیمساڵ بەس لە سنووری بازیان لە گۆژەش کەدار سووتێنراوە لە ڕووی مادیەوە کێ ئەو دارانە دابینەکات ئەوان خۆیان کۆمپانیەکان دابینەکەن ئێمە کتابمان کردوتە سەر هەوزەکەی دەستخۆش ئێمە خۆمان کتابمان کردوتە سەر نەحێ لەوێ بەڕێبەتی نەحی بازیان ئەوان کتابەکان تەحویلی کۆمپانیەکان کردووە ڕێژەکەی بۆ دیای خۆیان کۆمپانیەکان چوونە دارەکەیان کڕیوە خۆشیان هاتوونە ناشتویانە و لە هەموو حاڵەتێکیشە هەز دارێ وشک بێ ئەبێ لی داتەوە و ئەگە قەیرانی ئەومان بۆ دروست بوو ئەبێ خۆشیان بێ ناوی ئەوە جێگەی دەستخۆش ئێمە نزیکەی 100,000 دار هەیە لە بازیان لێماداوە ڕێژەی سۆزایی لە بازیانە ئێستا کێشەمان نییە بەڵام ئێمە کێشەی ترمانەیە ئێمە کێشەی هەلی کارمانەیە گەنجانمانەیە ئێمە دەیان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانمانەیە تا ئێستا هەلیکاری بۆ نەڕەخساوە مەسەلەن پشکی شێر نەدراوە بە خەڵکی ناوچەکە ئەمەیە ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش ئێمە بەداخەوە ژینگە ڕۆژ بە ڕۆژ هەنگای یاوشتۆ بۆ پیس بوون من ئەمە ئەگەڕێنەوە کە ئەڵین سەبەب حکومەتە حکومەت ئێستا ئەتوانێت بەجددی ئەو دیاردەیەکی جیهانیە کاک ملکۆ ینی تەنها هەر کورد نییە دیاردەیەکی لە بەروی دنیای سەرمایهداریە چۆن ئەوان ئەمە ڕاستە بەڵام دنیای سەرمایهداریە خۆ سوێدیش دنیای سەرمایهداریە کاکە چۆمان ئێمە لە سوید لە وڵاتێکی وەکو پێشکەوتی وەکو سوید یەکەم ڕۆژی مناڵەکەی کاچێتە ڕۆژاڵە ژینگە ئێمە ژینگە لە وڵاتی ئێمە لە منهەجی خوێندنان نییە من زۆر کاتم نەماوە چۆن ئێوە ئەو پەیوەندیانە شۆڕەکەنەوە پەیوەندیتان لەگەڵ وەزارەتی پەروەردە هەبێ کە بەڕست هەنگلەیی ئەکەن کە وەزارەتێکە بوو بەناوی ژینگەەوە ئەویان لابرد و کردیانە چی پێڵەن کردیانە دەستەی ژینگە ئێوە چۆن پەیوەندیەک ئەبێ شۆڕکەنەوە بۆ نمونە لەگەڵ شارەوانیە لەگەڵ پەروەردە گرنگە مناڵەکان چۆن ژینگە بپارێزن چۆن دەبەیەکی بەدەستەوە فڕێنە دارێکە نیشتێنێ و لەگەڵ شارەوانیە کەسێک کە خانوویەکە کاتەوە ئێوەکو حزب ئەوان وەکو ڕێکخراوە NGOکان چۆن کەسی ئەو کەسێک کە خانوو ئەکاتەوە ئیجباریکە ناچاریکەن لەوەی کە لە هەر ڕووبەرێکەوەنە ئەبێەوە سەوزایی هەبێت ئیجبار کراوە هاوڵاتی پابند یاسا کراوە هاوڵاتی ئەو کراوە کە بچێ خۆی ئەبێ ئینجازی خانۆکە وەرگێ باشە پێش ئەوە یەکێکە لە مەجەکانە بێت دوودا لێدا یانی هەموو هاوڵاتی لەگەڵ پابند نەبوون ڕۆژەمان هەیە ئێستا کە داوامانەکە کە نەجۆ لێ ناگیرێ خۆ ئێستا من لەم کەناڵی تۆ ینی بەرپرسانی ئەم وڵاتە حکومت جۆی لە من نییە ینی مەسەر خۆی لێ لا ئەدا ئینە خۆ ئەمە خۆ پەیامێکە یان دێنێ خۆ ئەمە پەیامێکە ئەڵێن ئێوەن سەبەب ئینا بۆ ئێستا مەسەرەن با ئەوە تا ئێمە پرۆژێکمانەیە هەچ هاوڵاتێک کە مناڵێکی لەدایکە بێ هەم لە ڕووی مرۆڤایەتیەوە هەم لە ڕووی ئاینیەوە هەم بۆ تەندروستیەکی باشی ئەم نەوە تازەیەکە لەدایکە بێ دارێ بچێنێ یعنی ئەمانە هەمووی پرۆژەیە ئێمە بەڵام ئەوەی کە میمە ئێمە لە خوێندنگاکانە لە بنەڕەتیەوە تاکو و خوێندنی باڵا ئەبێ زانکۆ من بڵم ئەبێ ژینگە منهەج بێ یعنی یەکێک بێ لەوانەیە کە چۆن وانەیەکی کوردی وانەیەکی ئاینی وانەیەکی ئینگلیزی عەرەبیە خوێندرێ ئەبێ ژینگە بکرێ بە وانە بەداخەوە ئێمە لە 16 ڕۆژی ژینگەی کوردستانە کە سوپای عێراقی چیمای بارانی کە بۆمبی چیمایی لە ناوچەی شێخەوسان و ئەوەدا ئەو سوپایە لە کوردستانە ئەکرێ بە عوتڵە هەمووی ڕێزگرتن دائەنێ بۆ سوپای عێراقی بەڵام ژینگەکەی توی ئێران کردووە هاوڵاتی توی بە تاوان لە ناو بردووە ئەو ڕۆژە ناکرێ بە عوتڵە
ناکرێ بە پوشوو بەڵام ئێمە شانزەی چوار ئەوە بەیانیە کە بڵین خۆی هێنیە ئەوانە بەڵام ڕۆژێکی تر ئەگەر لە دووشەمەیا بێ حکومت بابێ بڵێ لە دام و دەستگاکانی دەوڵەتە ئێمڕۆ پشووە لەبەر ڕۆژی ژینگا لەبەر ڕێزگرتن لە ژینگا لەبەرەوەی خەڵک نەوەکانی کاکە خەڵک لە وڵاتی ئێمە یاسا نازانێت ژینگە چییە خەڵک نازانێت ژینگە چییە ینی بەداخەوە ئەمە کارەساتە ینی ئەکرێ ژینگا بە خەڵک بناسێ ئەگەرم حیزبە نەبێ پارتی سەوزی کوردستان نەبێت لەگەڵ ڕێکخراوەکانی ترمانە ینی چێ ئەزانێ ژینگە چییە چێ ئەزانێ پیشەسازی چییە ینی بەداخەوە ئەوە ئێمەین کە بەو شێوەیە ینی زۆر جاریژەیە ڕێی ئێمە وەرناگیرێ باشە بۆ وەری ناگری ینی ئەگەر بێتە سەر مەسەلەیە حەزەکەم ئەگەر بێتە سەر مەسەلەیە حیزبەکەی من یعنی پەیوەستە بە هەناسەبوونی تاک بە تاکی هاوڵاتی ئەم وڵاتە تاک و سەرۆکی ئەم وڵاتە لەبەر ئەوەی ئێمە لە پێناو هەناسەبوو نایشەکەین لە پێناو تەندروستی هاونیشتیمانیەک کە لە جۆرەدەیەکی ئەم وڵاتەوە بێ بۆ هەناسەبوونی ئەو ئێمە ئیشەکەین حتاک وەگاتە من زۆر کاتم نەما بمبەخشی لەوەی کە ینی کۆتا پرسیارکەم لەوەی کە ساڵی 2019 بۆ 2020 ئێوە چیتان کرد وە چیتانیا وەکو ئەنجام وەکو دەستکەوت لەکشەوە باسکەم ئەو گرنگترین یا من بینیمەوە چۆن کۆنگری ڕۆژنامەوانیتان ینی بەس لەسەرەوەی بەمعنا ینی ئەو کارەساتی لە گۆی ژەڕوویە کردانە ینی فاکتێک و بەرچاومان کەوتەوە یەکێ لەو دەستکەوتە گەورانی کە ئێمە بوو کە کردمان بۆ هۆرایەوانە 900 دارمان لە گۆیژە لێدا ئێستا ئەوە بابەوەی خۆشمانەوە ئەچێتە 1 میلیۆن دار 1 میلیۆن دار لە گۆیژە لێدراوەتەوە ئەوەی بازیانیش کە ئەو نەمامان ئەوە بازیان ئەوە بەدەلەوەی بازیان بەدەلەوەی بازیان بەس لە گۆیژە 1 میلیۆن دارمان لێداوە لە ڕووی دابینکردنی ئەوە زەختی ئێمە بوو کۆمپانیاکان کە هەستان بە ئەنجامدانی ئەوە بەڵام پێشتر ئاسیا خۆی قەراری دا و پێش ڕۆی گۆژەش بسووتێ ئەمە شایەتیەکە بۆ کۆمپانیای ئاسیا کە ئێمە هیچ پەیوەندیشمان پیانەوە نییە بەڵام ئەوە حەزەکەم با ئێمە ڕەش و سپی بەیەکەوە نازانم نەسووتێنیان ئەوە نەکەین بەڵام دوای گوشاری ئێمە و زەختی ئێمە 1 میلیۆن دار لە گۆیژە لێدراوە کاک ملکۆ وەکو ئەوەی کە هەر ئەو کاتێک کە لە بەردەستما بوو ینی هەرەوە نەماوە لە 16 نیسانە ینی دوجار ئێوە پلان پرۆژتان بۆ ئایندە چییە بۆ 2000 ینی کۆتایی 2021 ئێمە وەکو دوا قسە لە کۆتایی 2020 ئێستا لە هەوڵداین بۆ کۆنفرانسیەکی گەورەی لەسەر ئاسی هەرێم لە پایتەختی هەولێر ئەنجامی بدەین کە تەواوی خەڵکانی شارەزار لە بواری ژینگا خەڵکانی بیانی بانکەین خەڵکانی تر ڕایەژیان پێ بکرێت کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی ژینگەی وڵاتەکەمان پازی یەکێکە بێت لە هەرە کۆنفرانسە گەورەکان کە بەدەستمانەوە بێ کە ئەوە ئامادەکاری بۆ بکەین و دواتر ئێمە لە ڕۆژانی تر هەموو ڕۆژێکمانیان پڕ لە چالاکی و لەوانەیە لە 16 چواریشا ڕۆژی ژینگەی ئێمە لە سەرجەم هەرێمی کوردستانە لە نەحێ و قەزا و پارێزگاکانەوە ئێمە چالاکیمانە بێ چالاکی جۆرا و جۆرمانە بێ بە هەڵمەتی نمام ناشتن ئازارکردنی تێر و توور مەسەن بەیاننامات هەوڵدانی وشیاری تەواو بە هاوڵاتیان ئێمە بەردەوامە بین لە ژینگە و ژینگە پارێزی کە ئیشەڵا پشت بە هیزبی خوای گەورە ئەم وڵاتە بە هەوڵ و هیمەتی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆمان باشتر و پاکتر ڕاگرین ناڵین هەنگاو زیاتر بنێ بۆ پیسبوون بە ئومێدی کاری ینی جوانتر و بە مرۆڤانەتر و ژینگەیەکی باشتر بۆ کوردستان دەستخۆشی لە کاک ملکۆ بازیانیەکەم وەکو سەرۆکی پارتی سەوزی کوردستان زۆر خۆشحاڵ بووم زۆر خۆشحاڵم زۆر سپاس بۆ بەڕێستان ئازان خۆشەویستان ئێوەش هەمیشە تەندروست باش بن.